ئەم کاتان بەش هاوڕێیان هەوڵەدەین ئەمڕۆکە قسە لەسەر سێ کوچکەی کورد دیمەشق ئەنقەرە بکەین هەروەکو دەبینن کۆمەڵێک گۆرانکاری زۆر گەورە لە ئارادانە یعنی لەلایەکەوە تەماشا دەکەین دیالۆکێک جۆرە دیالۆکێک لەگەڵ دیمەشق هەیە یعنی ناڵێن گفتوگۆ ڕێککەوتن بەڵام زۆرە دیالۆکەک هەیە بەڵام لەلایەکی دیکە جاروبار چەقوەکانیان لە یەکتری ڕادەشێشن هەروەها دوێنێکە دیداری دووەمی ئیمرالی ئەنجامدرا و دیارە ئەو دیدارە زیاتری خایەن 4 سەعاتی خایەن دیارەشتی زۆر زۆر جددی باسکراون بەڵام لە لێدوانی دەم پارتیدا شتێکی وامان نەبیست بێگومان ئەمەش بیان و خۆی هەیە ڕنگ بێ بیانیەکە ئاساییشی ئەو دیداران نەبێ بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک بابەتیژی تێدایە کە لایەنەکان بێگومان دەبێت لەسەری گفتوگۆ بکەن ئەم لایەنانە ڕنگ بێ بە ئاسانی وها ئاسان نەبێ کە مرۆڤ قسەی لەسەر بک بۆ نمونە مەسلەی چەکدانان و چەکدانەنان مەسلەی گۆڕینی پەکەکە بۆ ڕێکخراوێکی دیکە و یانیش هەڵوەشانەوەی ئەمەنە بابەتی زۆر زۆر هەستیارن بێگومان لایەنەکان ڕێی بێ نیان هەوێت لە یعنی لە ڕاگەاندن باز بکرێت لە هەمان کاتدا دەوڵەتی تورکیاش ئەو تعویزانەی ئەگەر دابیتی ئەگەر هەندێک شتی قبول کردبن هەندێک مەرجی قبول کردبن ئەویش نایهوێت لە بۆ لایەنگرەکانی ئەم شتانە لە ئێستاوە باس بکە بۆ یەجارێ زووە بەڵام باسی ئەمەش دەکەین هەروەکو دەزانن سەرەتا داوای لێبوردنەکەم بەڕاستی ماوەیەکی درێژە وەکو هەموو کەسێک ئەو پەتایم گرتووە کێشەی سەرمابوونم هەیە بۆیە دەنگم تەواو نییە دەبێ لێم ببورن سەرباری ئەوەش هەوڵ ئەدەم بیر و بۆچوونەکانم بگەینم و لە هەمان کاتدا لە سەرەتادا داواتان لێ دەکەم ئەوانەی لە ئێستاوە تەماشای ئەو بەرنامەیە دەکەن تکایە بە تەنیا وەکو گوێگر تەماشەوان مەوەستن هەوڵ بدەن لە بەرامبەر ئەو ماندووبوونەی من ئێوەش ئیتر پاداشتێک بکەن پاداشتەکەشتان ئەوەیە کە لایک بکەن شتێک بنووسن و یانیش لەسەر پلاتفۆرمەکانی خۆتان ئەوانەی سوسیال مدیادا بڵایی بکەنەوەش شێر بکەن و ئەگەر لە بۆ دۆست و کەسانیشتان بنێرن پێشنیاریان بۆ بکەن ئەمە شتێکی خراپ نابێ ئەمە یەکێکە لە پاداشتەکانی ئەو ماندووبوونە زۆر زۆر سوپاستانەکەم هەروەکو دەزانن هەتەشە لە نێوان خۆر ئاوا و تورکیادا دوو گوتاری جیاوازی هەیە ئەم گوتارانە لە سەرەتاوە دەبیندران یعنی لەو ڕۆژەی کە هەیەت و تەحریری شام هێڕشی سەر سووریای کرد ئەمەمان هەم لە گوتاردا بینی هەم لە کرداردا بینی مەسەلەکە ئەمەش پەیوەندی بۆەوە هەیە کە دوو گوتاری جیاوازان یانی هەیەت و تەحریری شام لە نێوان هەردوو گوتاردا مایە کە گوتاری تورکیای گوتارێکی گوتاری خۆر ئاوایە جاروبار ئەم گوتارانە دەگۆڕێ کاتێک لەگەڵ تورکیا کۆ دەبێتەوە یانیش تورکیا دەبینی ویانیش دەوێت پامێک بداتە تورکیا بەدلی تورکیا لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی قسە دەکا بەڵام کاتێکە لەگەڵ وڵاتانی خۆر ئاوادا دەنیشێ گوتارێکی زۆر زۆر نەرنتری هەیە لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکراتیک و کورد و حتا نەتەوەکانی دیکەش و مەسەلەکە بە تەنیا پەیوەندی بە کوردیشەوە نیە یعنی ئێستاکە تەماشا دەکەین دەستور نییە حتا حکوومەت نییان ئەو حکوومەتە حکوومەتی کار بەڕێکەری تەواوی سووریا نیە هەروەکو دەزانین ئەمە کۆپیەکی تەواوە لە حکوومەتەکەی ئەبوو محەممەد ئەلجۆلانی لە ئیدلیب واتە ئەوە کۆپیەکە لە حکوومەتی ئەلقاعیدا ڤەرسیۆنە نوێیەکەی ئەلقاعیدا لە ئیدلیب ئێستاکە لە دیمەشقدانی شووە و دەیهەوێ احتیکاری تەواوی دەسەڵاتەکە بکە کێشەکە تا ئێستاش لە نێوان بەتەنیا لە نێوان کورد و حکوومەتی سووریادا نیە حکوومەتی لە ناوکەواناڵێم حکوومەت و یانیش لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و دیمەشقدانیە بەڵکو لایەنەکانی دیکەش وەکو دورزیەکان هەمان بۆچوونیان هەیە عەلەویەکان هەمان بۆچوونیان هەیە و
کەسانی دیکە ینی کەسانی سیکولەر و لایەک لە ناو سووریادا هەمان بۆ چوونیان هەیە هەتا وەکو ئێستار وەکوتم گفتوگویەک نییە یعنی گفتوگۆ بەو مانایەن یا ڕێککەوتنێک لەسەر گفتوگۆ لەسەر دەستور گفتوگۆ لەسەر مافەکان من فلان شت دەدەم من فلان شت نادەم ئەوە نییە حکوومەتی سووریا دەیهەوێ هەر کەسێک چەک بکا و ڕای کێشیتە ژێر دەسەڵاتی خۆی ئینجا کاری خۆی ئەنجام بدا بەڕێوەبەرایەتی دیمەشق بەڵێ لە هەندێک شوێندا نەرمە هەروەکو هێزە ئیسلامیەکانی کوردستانی عراقیش باسی دەکرد لە هەندێک شوێندا نەرمە بەڵام نەرمبوونەکەی پەیوەندی بەوەوە هەیە کە هێزی تەواوی نییە بۆ ئەوەی هێزێکی وەکو دروزیەکان کە پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە لەسەر سنووری ئیسرائیلن لە بۆ ئیسرائیل دروزیەکان باشترن لە پاشماوەیەکی ئەڵقاعیدا هێزی ئەوەی نیە هێڕشیان بکاتە سەر لە هەمان کاتدا هێزی ئەوەی نییە هێڕش بکاتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک یان ئەوەی نییە بۆیە ئێستا تەماشا دەکەن ئەو گوتارەی نەرمە بۆیە لە لای هەر کەسێک ئەو پرسیارەیە کاتێک ئەمانە هێزیان هەبوو چی دەکەن کێشەکە کڕۆکی کێشەکە لێرەدایە بۆیە جاروبار دەبینین سەرباری ئەوەی کە گوتم هەوڵەدەن ئسلوبیان نەرم بێ لە بەرامبەر هێزەکانی سووریای دموکراتیک بەڵام هەروەکو لە قسەی دوایی وەزیری بەرگری ئەلقاعیدا ئەلشەرع بینیمان کە گوتی ئێمە هەوڵە دەین بە دیالۆگ کێشەکانمان لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک چارەسەر بکەین بەڵام ئەگەر بە دیالۆگ چارەسەر نەکرا هەڵبژاردەی دیکەمان دەبێ هەڵبژاردەی دیکە چیە چەکە دوای ئەوەی کە هێزەکانی سووریای دموکراتیک کاردانەوەی نیشاندا ئەوان هەوڵەدەن ئێستاکە ئەمە جێبەجێ بکەن ئەڵێن مەبەستمان چەک نەبوو مەبەستمان ئەمە نەبوو بەڵام مەبەستیان چەکە ئەمە لێرەدا تەماشا دەکەین کە جاروبار ئەو قسەی دڵی ئەوان بەبێ ئەوەی ئاگدار بن دەکەوێتە دەرەوە ینی بە کورتی لە سووریادا هەتاوەکو ئێستا زەمینە پۆتانسیەلی شەڕ لە ئارادایە بەڵام هەر کەسێک چاوەڕێی ترامپ دەکات و چاوەڕێی ئەوە دەکەن ئایا ترامپ سیاسەتی چۆن دەبێت لە بەرامبەر سووریا هەرکە هەتاوەکو ئێستا دیار نییە لە پرۆسی سوێند خواردنەکەیدا بە هیچ شێوەیەک باسی سووریای نەکرد کەم باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد و دیارە ئەمانە هەمویان لە ژێر پەردەی ئیسرائیلدا لە کۆتاییدا قسەی دوایی دەکرێن ئیسرائیل و سعودیا دوولایەنن کە ئەکرێ کاریگەریان لەسەر ترامپ هەبێت ترامپ ئەکرێت دوای ئیسرائیل جۆ لە سعودیا بگرێت بەڵام جگە لەمە شتێکی دیکە نییە بۆ ترامپ ینی نە سووریا زۆر گرنگە نە هێزەکانی سووریا دیموکراتیک زۆر گرنگن و نە کوردیش گرنگە لە هەمان کاتدا لایەنەکان هەردوو لایەن ینی لایەنی هێزەکانی سووریای دیموکراتیک و لایەنی حکوومەتی ئەبوو محەممەد ئەلجۆرانی لە دیمەشق لە هەمان کاتدا چاوەڕێی ئەوە دەکەن تورکیا و ترامپ دەگەن بەکوێ ئەمە زۆر گرنگەوە ئەمە هەتاوەکو ئێستاش نیشانەی پرسیار هەڵدەگرێت هەرچەندە منیش لەو باوەڕە دانیم ئەو کابینەی ئێستای ترامپ کەسایەتی دۆناڵد ترامپ ناڵێن بەڵام ئەو کابینەی ئێستای ترامپ وەکو کابینەی پێشوو بێ و هەڵومەرجەکان وەکو هەڵومەرجی ساڵی 2019 گۆڕانکاری لە ئارادایە مەسەرەی حەماس 100% کۆتایی پێنەهاتووە مەسەلەی غەزە 100% کۆتایی پێنەهاتووە مەسەلەی ئێران کۆتایی پێنەهاتووە لە بۆ هەندێ ڕنگ بێ ئەو کابینێ وەکو کابینی ئەو کات نەبێ بەڵام دیسانیش وەکو احتیمالێکی بچووکیش بێ ئینسان نابێ ئەمە نەبینێ کە ئەگەرێکی بچووکیش بێ هەیە لە ترامپ و تورکیا بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ یەکتری ڕێک بکەون و لایەنێکی دیکە بێگومان لایەنێکیکی ئەو هەموو پرۆسەیە بەو شەڕێک کە لە سەدی تشرینی شێ شەڕێکی زۆر خوێناوی زۆر زاڵمانە کە لە ڕۆژانی دواییدا کەسانی سڤیل و هونەرمەند و ڕۆژنامە نووسان بەداخەوە دەبنە ئامانج و شەهید دەبن خوێنێکی زۆر دەڕێژترێ و ئەمە ئەگەر بەردەوام بێ بێگومان کاریگەری خۆی دەبێ
هەرچەندە هێزەکانی سووریای دیموکراتیک بەرگریەکی باش دەکەن هەتاوەکو ئێستا، بەڵام ئەمە خۆ نابێ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بێ، چونکە بمانەوە نەمانەوە ئەمە هێزەکانی سووریای دیموکراتیک لاواز دەکا و دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرامبەر دیمەشق لاواز دەکا. ئەمە زۆر گرنگە و ئەمانە هەمویان قاسێکی دیکەیان لە ئیمرالیە، یعنی تەنانەت هەیەت تەحریر الشامیش چاوەڕێ دەکات لە ئیمرالی چ دەردەکەوێت، چ زۆرە چارەسەریەک دەردەکەوێت، ڕێگای ناوەڕاست دەدۆزنەوە یان ڕێگای شەڕ. بۆ ئەڵێم ڕێگای ناوەڕاست لەبەر ئەوەی نە ئەوەی کوردەکان داوای دەکەن، نە ئەوەی تورکیاش دەیڵێ، ئەمانە یەکیان جێبەجێ نابن، خاڵی ناوەڕاست جێبەجێ دەبێت. یعنی هەردوو لایەنەکان تاویز لە بۆ یەکتری دەدەن. ئایا جوگرافیا هێزەکانی سووریای دیموکراتیک بچووک دەکرێتەوە لە بەرامبەر ئەمەدا تورکیا دانی پێدا دەنێ؟ ئایا هێزەکانی سووریای دیموکراتیک ئاوێتەی ناو سوپای دیمەشق دەکەن، لەمەشدا کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک گیر و گرفت هەیە، چونکە هێزەکانی سووریای دیموکراتیک هێزێکی سیکولارانی ژمارەیەکی زۆر ژنی لەناودایە، چۆن ئەکرێت لەناو سوپایە کە لە پاشماوەکانی ئەلقاعیدە و داعش دروست بووە لەناو ئەمانەدا ژن جێگا بگرێ. ئەمانە هەموو بەڕاستی کۆمەڵێک پرسیاری زۆر سەختن کە ئێستا ناتوانین جوابی بدەینەوە. لایەنێکی دیکەشی هەیە، قاچێکی دیکەشی ئەو هەموو پرۆسەیە مەسەلەی پارتی دیموکراتی کوردستانە کە پەیوەندی کە متفقی پارتی دادوو گەشە پێدانا، ناڵێ متفقی تورکیا، بەڵام متفقی پارتی دادوو گەشە پێدانا و لە هەمان کەدا دامەزرێنەری ئەنە کەسەیە سیاسەتی خۆی لە بۆ هەموو کورد جۆرە سیاسەتێکی خۆی هەیە و ئیتر مەسعود بارزانی لە شوێنی زۆر جیاواز و هەستیاردا لە کاتی قەیرانەکانیشدا زۆر هەوڵی داوا خۆی وەکو سەرۆکێکی نیشتیمانی و نەتەوەیی و شتیواش نیشەمدا. ئەمانەش هەمویان هەن. ئیتر لێرەدا وەفدێکی هاوبەشی ئەنەکەسە و پێدا دەچێتە دیمەشق یان نا، و سیاسەتی خۆر ئاوا چۆن دەبێ لێرەدا ئەمەیان هەتاوەکو ئێستا دیار نییە، چونکە لە بەرنامەکانی پێشودا نامەوەی دووباری بکەمەوە. لە بەرنامەکانی پێشودا گوتومە لە بۆ خۆر ئاواش ئەنە کەسە گرنگە، نەک لە بەرەوەی ئەنە کەسێ بەڵکو لەبەر ئەوەی ئەمە دوو هۆکاری هەیە. یەکەمینیان بۆەوەی بە تورکیا بڵێن ئەمانە هەمویان وەکو کورد قسە دەکەن، ئەمانە نوێنەری کوردن، جگە لەمانە کەسی کە نوێنەری کورد نیە تەماشاکەن ئەنە کەسە متفقی تورکیاشە، بەڵام لەناو پرۆسەکەدایە. لە هەمان کاتدا ئەتوان وەکو وتم سیاسەتی خۆر ئاوا سیاسەتێکی لیبراڵە نای هەوێ لایەنێک ئەگەر متفقی خۆشی بی، ئەگەر هاوسۆزی خۆشی بی، لایەنێک بەتەنیا دەسەڵاتدار بێ بەردەوام دەیەوێت دەسەڵات دابەش بکە بۆ ئەوەی هاوسەنگێک دروست ببێ. و ئیتر داهاتوی ئەنە کەسە لێرەدا زۆر گرنگە. لە بەرنامەی پێشودا باسم کرد عراق خۆی کۆ دەکاتەوە سەریەک، ناکرێ هێزێکی ئایا 5,000 کەسن ویانش 10,000 کەسن جیاوازی نییە، هێزێکی کە هەموو هاوڵاتی سووریان لە کوردستانی عراق بن و موچە وەربگرن، ئەمانەش نابێ. و لە هەمان کاتدا بینیمان بارزانی سەرەتا ئەنە کەسەی ناردە لای ئەبوو محەممەد ئەلجۆلانی، بەڵام ئەوانە بەدەست بەتاڵی گەڕانەوە. دیداریشان ینی ئەبوو محەممەد جۆلانی بەخۆشی دیداری لەگەڵ ساز دەکرد، ئەوان دیداریان لەگەڵ مەزلوو عەبدی ساز کرد، لەگەڵی کۆبووەوە بە کوردیش سەرەتا سڵاوی لێ کرد، بەڵام لەگەڵ ئەنە کەسە ئەبوو محەممەد ئەلجۆلانی کۆنەبووتەوە. ئەنە کەسە بەدەستی بەتاڵ گەڕایەوە. ئێستاکە هەم ئەنە کەسە و هەم بارزانی ئیتر نیگەرانی ئەویان هەیە داهاتووی ئەوان لە سووریا چی دەبێت. بۆیە ئەمانە هەمویان لەگەڵ ئەوەی لە بەرژەوەندی بارزانیدایە، لە بەرژەوەندی ئەنە کەسەشدایە کە جێگایەکیان بۆ بدۆزێتەوە، لە هەمان کاتدا ئەمە ڕەنگ بێ لەگەڵ پیلانی بی و سی تورکیا بگونجێ. پیلانی ئەی شەڕە جێبەجێ نابێ و ئیتر وەزیری نوێی دەرەوەی ئەمریکا باشکە ئەڵێ ئەمە قبول ناکەن، ئیسرائیلش ئەمە قبول ناکە، هیچ هێزێکی هاوپەیمان ئەمە قبول ناکە.
پێم وانە وڵاتە عەرەبیەکان و وڵاتەکانی ناوچەکەش ئەمە قبول بکەن تەنانەت وڵاتێکی وەکو ئێرانیش کاتێک ئەمە ڕوویدا ئیتر دەستی خۆی دەخاتە ناو مەسەلەکە خۆی بەهێز دەکاتەوە بۆیە ئەمە نابێ بەڵام پیلانی B و C تورکیا دەبێ هەروەکو لە سەرەتادا باسم کرد لە قسەکانی هاکان فیدانیشدا بۆنی ئەو پیلانە دەکرێت یعنی سەرباری ئەوەی هەندێک جار زۆر توندە بەڵام لە قسەکانیدا نەرم ڕەویەکیش هەیە یعنی نەرم ڕەویەکە ئەوەیە کە هێزەکانی ئەو هێزانە مەبەستی هێزەکانی سووریای دیموکراتی دیکە ئەوانەی خەڵکی تورکیانە و خەڵکی عراقن مەبەستی کادرانی پەکێکێ دەبێت دەربکرێن لە هەمان کاتدا ئەو هێزە ئاوێتەی ئەنقەرە بکرێت یعنی ڕەدی ناکاتەوە کە ئەو هێزە هەمیان بگیرێن و چەک بکرێن و بیان خێزیندان و ئەم جۆرە شتانە یعنی ئەمە خۆی لە خۆیدا قبولکردنی هێزەکانی سووریای دیموکراتیکە بە شێوەیەشکە ئەمەیە پیلانی سی پیلانی بی تورکیا ئیتر ئیتر ئەمەی کە بارزانی دەیکەوە ئەمەی کە هاکان فیدان ئەیڵێ ڕنگ بێ لە ئایندەدا یەک پاکێز بن یعنی ئەگەر ئێمە ناچار بوون دان بە ستاتویەکی کوردی دابنین ئەو ستاتویە کوردیا دەبێ قاسێکی لە دیمەشق بێ قاسێکی بە دیمەشق بەسترا بێتەوە دیمەشق کۆنتترۆلی بکە قاسێکی دیکەی لە ڕێگای ئەنەکەسە پارتی دیموکراتی کوردستان کۆنتترۆلی بکە و لێرەدا بەنسبەت ئەمن بەنسبەت ینی بەنسبەت سیاسەتەوە ناڵێن بەڵام بەنسبەت مەسائلی ئازادی مەسائلی کولتوری مەسائلی پێشکەوت و خوازی و ئەوەی کە وای کردووە هەمومان تەنانەت خەڵکانێک کە هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ڕابردووی پەکەکە و ئەوانەش نەبووە کە بە چاوێکی باش تەماشای هێزەکانی سووریای دیموکراتی بکەن تەماشای ئەو مۆدێلە بکەن لێرەدا نیگەرانیەکان دروست دەبێ ئایا بە ئاوێتە بوونی ستاتویەک پێگەیەکی ڕۆژ ئاوا ویانیش پێگەیەکی باکووری سووریا چ ناوێکی لێ دەنێ لێ بنێ بە ئاوێتەبوونی ئەمانە لەگەڵ ئەنە کەسە ئایا لێرەدا بە باشووربوونی ڕۆژ ئاوا دەست پێ ناکە یعنی مەبەستمان ئەوەیە ئەوانەی کە لە کوردستانی عراقدا دەبینین ئەو مۆدێلە سیاسەتە خراپە ئەو مۆدێلە کاری کۆمەڵایەتیە خراپە ئەو کولتورەی کە لە کوردستانی عراقدا هەیە بە هەموو لایەنەکانیەوە ئیتر ئەمە لە ئایندەی ڕۆژ ئاوادا چۆن بێ ئایا کادرانی ڕۆژ ئاوا لە بۆ ئەمە ئامادەن یان نا هەتاوەکو ئێستا هیچ شتێک نازانین هیچ شتێکمان نەبینەوە چونکە لە سەردەمێکدا کە شەڕ هەبێ کە چەک هەبێ تەماشا دەکەین ئەتو ناتوانی ئاستی لایەنێک وە کادیرەکانی جەماوەرەکەی بپێوی ئاستی کولتوری چەندە ئاستی تێکۆشانی سڤیل و کولتوری چەندە چونکە هەموو شتەکان لە نەتیجەی چەک لە نەتیجەی خوێن لە نەتیجەی قوربانی و قارەمانیەتی چەکداریەوە ئەنجام دراون نەوەکو لە ئەنجامی تێکۆشانێکی کولتوری کاڵێن تێکۆشانی کولتوری مەبەستمان ساز و دەهۆڵ و زۆرنانیە مەبەستمان شتێکی زۆر گشتیە لەمەدا هەتاوەکو ئێستا شتێکمان نەبینیوە و لە کاتێکدا کە شەڕ نەمینێ لایەنە لاوازەکانی ئەو لایەنە دەردەکەونە پێش یعنی دەردەکەونە پێش وەکو ئاوێنە دەیان بینین ئایا ئەمانە لەو لایەنە لە بەرامبەر خەتی ئەنە کەسە و یانیش خەتی کوردستانی عراق کە خەتێکە پەیوەندی بە کۆمەڵێک بابەت و کولتوری خراپی نیۆ لیبرالیزم هەیە کولتوری پارەوە هەیە کولتوری مادیات کولتوری ژیانی بەسیط کولتوری ڕووکەشیەوە هەیە ئیتر لە بەرامبەر ئەمانەدا کە درانی ئێستای ڕۆژ ئاوا لایەنگرەکانی خەڵکەکەی تا چڕادێک ئامادەن بیکەن ئایا ئەوان دەستنە ناو قاڵبی ستاتوکۆ پارێزی قەوارە پارێزی کۆمەلگای نەریتی کۆن دەپارێزن ویانیش بە شێوەیەکی مۆدێرن ڕوبەڕووی ئەم هەڵمەتە دەبنەوە ئەمە مەترسیە سەرچیەکەیە کە ئێمە باسی دەکەن لێرەدا دیموکراسی ئازادی
ئەمانە هەمویان بابەتگەرێکن کە ڕۆلی زۆر زۆر گەورەیان دەبێت لە ئایندەدا ئەتو چۆن ئەتوانی لە ناو کەش و هەوایەکی دیموکراتانەدا ئەم جۆرە ململانەیە بکەیت. ئەمە کێشەکەیە لێرەدا پیلانی بی و پیلانی سی تورکیا بەڕای من پیلانێکە لەو مەجاالەوە لەو لایەنەوە زۆر زۆر مەترسیدارترە لە پیلانی لە پیلانی چەکداری زۆر زۆر مەترسیدارتراوە. ئەمە ڕنگ بێ ئەوەی لە کوردستانی عراقدا لە ماوەی 30 ساڵدا دەیبینین ئەمە لە ڕۆژ ئاوا بە شێوەیەک لە شێوەکان دووبارە ببێتەوە. و ئێستاکە تەماشا دەکەین هەروەکو باسم کرد بابینەوە سەر مەسەلەکە هاکان فیدانیش باس لەوە ناکە کە و سوپایە بە تەواوەتی دەبێت هەڵوەشێتەوە ئەڵێ دەبێت ئاوێتە بکرێ. لێرەدا ناکۆچیەکە لە نێوان هێزەکانی سوودی دیموکراتیک و حکوومەتی جۆلانیدا ئەمەیە کە هێزەکانی سوودی دیموکراتیک بەڵێ دەیەوێت لەناو ئەو سوپایەدا جێبگرێ بەڵام وەکو بلۆکێکی سربەخۆ و حکوومەتی جۆلانی ئەڵێ نەخێر هیچ سربەخۆ یەک نییە هەمویان دەبن بە یەک سوپا. لێرەدا کێشەکە دەست پێ دەکاوە ئەمەش پەیوەندی بە ئایندەی سیاسەتی خۆر ئاوایە. سیاسەتی خۆر ئاوا چی بۆ گرنگە؟ ئایا بۆی گرنگە کە هێزەکانی سوودی دیموکراتیک نەمێنێ هەڵبوەشێتەوە بچێتە ناو سووریا لە ناو حکوومەتی لە ناو هێزی سوپای سووریایی ئایندەدا بتوێتەوە و یانیش دەیانەوێ هێزێکی نیمچە سربەخۆ بێ ڕنگ بێ ناوەکەی بگۆڕن و ڕنگ بێ هەندێک گۆڕانکاری تێدا بکەن بمێنێتەوە بۆ ئەوەی بەرژەوەندیەکانیان لەو لایەنە دەستەبەر بکەن. لە هەمان کاتدا ئێمە کامپی هۆڵمان هەیە. کامپی هۆڵ ڕۆلێکی زۆر زۆر گەورە دەبینێ. ئەو کامپا نزیکەی بە هەمووی نزیکەی 100,000 کەسی تێدا دەژی و ئەمانە هەتاوەکو ئێستا شکاری خۆیان وەکو داعش بەردەوام دەکەن. ئەمە سەیرە هیچ جۆرە گۆڕانکاریەک لە کەسایەتی ئەمانەدا هەتاوەکو ئێستا ڕووی نەداوە و ڕوونادا لەوە ئەمانە هاوڵاتی زۆر وڵاتی تێدایە وڵاتەکان نیان هەوێ ئەمانە وەربگرنەوە لە ئەمانەیان ڕادستی هێزەکانی سووریای دیموکراتی کردوونە هەندێک پارەیان پێدەدەن و هێزەکانی سووریای دیموکراتیکیش ئەمەی پێخۆشە چونکە ئەمە لە کۆتاییدا ئامرازێکە لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک کە ئەتوانێ بڵێ ئەگەر تورکیا هێڕشمان بۆ بکە ئەمانە ڕادەکەن و کاتێک ئەمانە ڕیان کرد ئەمە هەڕەشە بۆ سەر هەموو جیهان. ئامرازێکی زۆر زۆر گرنگە لە دەست هێزەکانی سووریای دیموکراتیکدایە بەڵام لە هەمان کاتدا وڵاتانی خۆر ئاواش وڵاتانی جیهان تەنانەت هێزەکانی سووریای دیموکراتیکیان کردۆتە پاسەوانی بەردەرگای ئەم داعشانە و هەندێک پارەیان پێداون. هەیەتی تەحریری شام داوای ئەمانە دەکەن. لێرەدا پێم وایە زۆربەی وڵاتان بەتایبەتی وڵاتانی خۆر ئاوا ئەمە قبول ناکەن لەمەدا نیگەرانن کە ئەمانە بکەونە ژێردەستی هەیەتی تەحریری شام چونکە ئەمانە کە کەوتنە ناو باوەشی هەیەتی تەحریری شام بێگومان لە ماوەی 24 سەعاتدا هەر هەمویان بەیعە دەدەنە جۆلانی و ئیتر ئەتوانین بڵێن ئەگەر ژمارەی هەیەتی تەحریری شام بە هەمووی ئەگەر 100,000 کەس نییە بێگومان زۆر 25,000 کەسە ئەگەر 100,000 کەس بێ ئەمە دەبێتە 200,000 کەس و ئەمە هێزێکی زۆر زۆر گەورە بەوانادا و لە هەمان کاتدا مەترسیەکی زۆر زۆر گەورە بە جیهانادا. بۆیە ئەمەش ئامرازێکی زۆر زۆر گەورەیە لە دەست هێزەکانی سووریای دیموکراتیکدا. یەکێک لە خەریتەکانی ناومێشکی ڕەجەب تەیب ئەردۆغان ڕنگ بێ ئەوە بێ لە ئایندەدا بچێ لەگە دۆناڵد ترامپ کۆ بێتەوە بڵێ من گەڕانتیت بۆ ئەدەم ئەمانە دەپارێزم ئەمانە تەسلیمی من بکە و ئەمە لێرەدا مەترسێکە. لایەنێکی دیکەش دەمەوێ بابەتی سووریا قەپات بکەم و بچمە سەر مەسلەی دیالۆگەکانی ئێمرالی. لایەنێکی دیکەش مەسلەی پارەیە یعنی وا دەخەمڵێنرێ کە 500,000 ملیارد دلار پێویستە لە بۆ ئایندەی سووریا
بۆی سووریا سەر لە نوێ بکرێتەوە بە سووریا. لێرەدا تەماشا دەکەین دوو لایەن هەنە کە ئەو پارەیە بدەن، خۆر ئاوەیەکە نادەن. ئەمریکای ترامپ هەرگیز ئەم پارەیە نادا، سندوقی دراوی نێودەوڵەتیش ئەم پارەیە نادا، ئەوروپاش ئەم پارەیە نادا. چێ ئەم پارەیە ئەدا؟ لێرەدا هەموو چاوەکان دەکەونە سەر دوو لایەن، یەک قەتەرە، یەکێکیان سعودیا. قەتەری ئیخوان مسلمین کە دەستێکی زۆر زۆر گەورەی بێگومان بە کۆنتترۆلی ئەمریکا دەستێکی زۆر زۆر گەورەی لەگەڵ حەماس هەیە، لە هەمانکەدا سعودیەکی وەهابی کە لە پۆتانسیەلی هاوپەیمانەتی لەگەڵ ئیسرائیلی هەیە و پۆتانسیەلی سەرۆکایەتیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەعنی لەگەڵ ئیسرائیل، پۆتانسیەلی سەرکردایەتیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی هەیە، ئەو سعودیە پارەکە ئەدا. ئێستاکە هەموو بابەتەکان لەسەر ئەمە یەکلایی نەبوونەتەوە. بێگومان قەتەر گوشارێکی زۆر زۆری لەسەرە لە دوای 7 ئۆکتۆبەر. قەتەری جاران نییە، ڕاستە پارەی هەیە، بەڵام ڕێگە نادرێ قەتەر بە ئاسانی وەها بچێتە ناو پرۆژەکانەوە، بە تایبەتی پرۆژەیەکی مەترسیداری وەکو سووریادا. بێگومان لەو لای نەش کۆنتترۆل دەکرێت، بۆیە ئیتر پارەکە ئەمێنێتەوە زیاتر، یعنی ئەو پارەیە لە لای سعودیا دەبێ و سعودیا کۆنتترۆلێکی زیاتری دەبێ لەسەر سووریادا. ڕاستە تورکیا هەتاوەکو ئەمڕۆژ هاوپەیمانی هەیەت و تەحریری شام بووە، بە خێوی کردووە، ئۆکسزیینی پێداوە، بەرگری لێ کردووە، پاراستویەتی و ڕێگاکانی هاتوچۆی دابین کردوونە. بەڵام لەمڕۆ بەدواوە ڕنگ بێ سعودیا کاریگەریەکی زیاتری هەبێ و کاریگەریەکانی تورکیا کەمتر ببنەوە. بۆیە ئەتوانین لە کۆتاییدا ئەمە بڵێن کە ئەمە ماوەیەکی زۆر دوور و درێژ بەردەوام دەکا، بەڵام هەروەکوتم سیاسەتی ئایندەی ترامپ چۆن دەبێ کە ئەبینن لە ئەمریکادا بە ئاشکرا با بڵێن پێشتر دەمانگوت فاشیزمی نیۆلیبرالیزم لەسەر دەسەڵاتە، ئێستا کە بە ئاشکرا ئەتوانین بڵێن فاشیزمی نیۆتەکنۆلۆژی، فاشیزمی سەرمایهداری تەکنۆلۆژی هاتۆتە سەردەسەڵات. ئەو فاشیزمە لە ناوەخۆشیدا چەندین جەمسەری هەنا، جەمسەری محافەزەکاری ئاینی، جەمسەرێکی ئاینی لیبرالی هەیە، جەمسەرێکی دیکەی پیشەسازی کلاسیکی هەیە، جەمسەرێکی دیکە پیشەسازی و تەکنۆلۆژیای مۆدێرنی هەیە کە ئەمانە لەگەڵ یەکتر چۆن دەگونجێنیان ناگونجێن نازانین. بۆ نمونە پێشتر دەیانوت کۆتایی بە پیشەسازی ئۆتۆمبیلی بنزین و دیزل دێنین، بە تەنیا ئەو ئۆتۆمبیلانەی کە ئێلۆن ماسک سازی دەکا وەکو تێزڵا و ئەمانە دەکەونە دەورە. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین لەمەشدا خیتابی خۆیان گۆڕی. ئەمە پەیوەندی بەم شەڕەوە هەیە و یانیش لە ئێستاوە ئەمانزانیویانە لەو جۆرە پیشەسازیە مۆدێرنەدا، لە تەکنۆلۆژیای مۆدێرندا ناتوان ململانێ لەگەڵ چاینا بکەن. ئەمە جارێ دیار نییە لە ئایندەدا دەبینێن. بەڵام لە ئەمریکا و لە جیهاندا لە سایەی ترامدا شتی زۆر زۆر نەخوازرا و شتی زۆر زۆر بە ئێش و ئازار دەردەکەونەوە. لە ئێستادا نیشانەکانی دەبینین بەرتەسکردنەوەی ئازادی، ئیتر بەرتەسکردنەوەی ئازادی قسەکردن، بەرتەسکردنەوەی ئازادی ناسنامە، دژایەتیکردنی پەنابەران، دژایەتیکردنی دیموکراسی، دژایەتیکردنی نرخە گلۆباڵەکان، کشانەوە لە پەیمانی کەش و هەوا، کشانەوە لە پەیمانی تەندروستی. ئەمانە هەمویان بابەتگەلێکی زۆر زۆر مەترسیدارن لە ئەمریکادا. بێگومان لەوە لە جیهاندا لە بەرامبەر ئەو تەوژمەی ترامپیزم دەبێ ڕاپەڕینێکی نوێ دەست پێ بکە، بەڵام ئەو ڕاپەڕینە نابێ ئەمجارە وەکو ئەوە بێ کە سیاسەتی کلاسیکی نیۆلیبرالیزم و یانیش ئەمریکا و یانیش خۆر ئاوا پەیڕەو بکرێ و هەموو شتەکان بدێ دەست ئەو. چونکە بەر لە 4 ساڵ دیسە ئەمەکرا
بایدن هاتە سەردەسەڵات بەڵام بایدن شتێکی هیچی نەگۆڕی نەیتوانی شەڕی ئیسرائیل لە بەرامبەر غەزە ڕابگری هەتاوەکو 50,000 کەس کوژرا و لە ئەفغانستاندا بینیمان چۆن کشایەوە کلیلی کابولی تەسلیمی هاوڕێکەی ئەڵقاعیدە کرد تەسلیمی تالیبانی کرد یعنی دەبێ شتی نوێ لە جیهاندا ڕوو بدەن ئەو شتانە چین لە ئایندەدا بەیەکەوە دەیبینین هەروەکو باسم کرد دوێنێ دیداری ئێمرالی ئساس کرا کە ئەو دیدارە لەسەر ئایندەی کورد لە سووریا و لە تورکیا تەنانەت لە عراقیشدا کاریگەری خۆی دەبێ وەکو هەموو جاران بینیمان بە تەنیا ڕستێک هاتە دەرەوە لە ڕستەکەدا زیاتر تەرکیز لەسەر ئاشتی دەکرێشتی نوێ ڕوودەدەن ئەگەر پێویست بک خەڵکەکەمان ئاگدار دەکەینەوە لە سەرەتادا باسم کرد بۆچی ئەم شتانە ڕاناگەێنن دوو لایەنی هەیە لایەنی ناشەفافیت کە هەندێک بابەتی تێدایە نیان هەوێ خەڵک بزانێ لە هەمانکەدا هەندێک بابەتیش هەیە کە پێویست ناکە هەموو لایەنێک بزانێ و چونکە مەترسیە لەوانەیە لایەنێک بتوانێ ئەم قۆناغە خرا بکە گفتوگۆکان بەردەوام دەکەن بەڵام لە هەتاوەکو 15 مانگی شوبات مانگی ئایندە ئێمە ناتوانین هیچ جۆرە قسەی بکەین 15 شوبات ڕێکەوتێکی زۆر گرنگە 15 شوبات زان چیە 15 شوبات ڕۆژی دەستگیرکردنی ئۆجەلانە لە کینیا تەسلیمکردنەوەیەتی بە تورکیا ڕۆژێکی زۆر گرنگە لەو ڕۆژەدا هەموو لایەنەکان باس لەوە دەکەن و ئەو سەرچاوانەی منیش قسەم لەگەڵ کردوونە لە دەوروبەری دەمپارتی و دیار بەکرد ئەمانیش ئەڵێن لە 15 شوباتدا ئیتر ئۆجەلان قسەی کۆتایی دەکە بەڵام دەیەوێت بەر لەوەی قسەی کۆتایی بکە ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە قسەی کۆتایی هەیە هەم دەوڵەتی تورکیا و هەم قەندیل هەوە هەم هێزەکانی سووریای دیموکراتیک و ڕۆژ ئاوا لەگەڵ ئەمانەشدا زۆرە دیالۆگێک هەبێ کە ئەمانە بەچی ڕازین بەچی ڕازی نین نە ئەوەی پەکەکە دەیڵێ و نە ئەوەی دەوڵەت باخچەری دەیڵێ ڕنگ بێ ئەمانە نەبن ڕنگ بێ ڕێگایەکی ناوەڕاست بدۆزرێتەوە و ڕنگ بێ هیچ نەدۆزرێتەوە ویانیش نەگات بە هیچ شوێنێک جارێ ئەمە نازانین چونکە ئەمە هەمومان باسمان کردووە پاشخانەکەی لە چیەوە دێ ئەو قۆناغە پاشخانەوەکەی هەمووان دەزانین لە کۆمەڵێک مەترسی دێ ئەو مەترسیانە تا سرادێک بەردەوام دەبن تا سرادێک بەردەوام نابن هەر لە بۆ هەندێش ئەمانە قۆناغەکەیان درەنگ خست بۆ ئەوەی بزانن لە ئایندەدا لەگەڵ ترامپ لەگەڵ ئیسرائیل و لە هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا چیان بۆ دەگرێت ئەمانە ئەو کاتە بڕیار دەدەن کە ئەو قۆناغا سەر بکەوێ یان سەر نەکەوێ بەڵام وا پێدەچێ ئیتر ئەم قۆناغا لە ئێستاوە بەردەوام بێ دەگات بەکوێ قسەی کۆتایی جارێ ناتوانین بیکەین ئەگەر بشیکەین قسەکەمان لە ئاسمان دەمێنێتەوە بۆیە ئەم قسەیە ئێستا ناکەین چاوەڕێ دەکەین کە لە 15 شوباتدا گوتاری دوایی قسەی دوایی ئۆجەلان چی دەبێ ئەو کاتە دەینەوە خزمەتتان سوپاس یەک بەیەکەتان دەکەم کە هەتاوەکو ئێستا گوێتان لێگرتین ئەوانەی لایکیان کردووە ئەوانەی بە کۆمنتێک بەشداریان کردووە و ئەوانەی لە ئایندەدا دەیبینن و لە ئایندەدا کەناڵی یوتوب سوبسکرایب دەکەن و لەگەڵ دۆست و هاوڕێیانیاندا ئیتر بە دۆست و هاوڕێیانی دەناسێن هەتا ئەم کاتە ڕۆژێکی خۆش تەندروستێکی باش لە بۆ هەمووتان بە هیوای